هەر سەبارەت بە ڕۆژی جیهانی ئاو کە لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە هەموو ساڵێک 23 دەستنیشان کراوە بۆ ئەو ڕۆژە بامانجی پاراستنی سامانی ئاو و هەروەها دەستکەوتنی ئاوی پاک بۆ هاوڵاتیان لەم ڕوانگەیەوە باز لە ڕێژەی سامانی ئاو پاراستنی دەکەین لە هەرێمی کوردستان بە میوانداری بەڕێز سەرخێڵ هاوڕێ کە ئەندازیاری ئاوی ژێرزەویە کاک سەرخێڵ بانیت باش و بەخێر بێت. بانیەوەش باش با سەرەتا لەوە دەست پێ بکەین زانی هەرێمی کوردستان ئەوەی کە تۆ بە دوواداچوونە بۆ کردووە و خۆشە پسپۆری لە بوارەکەیە هەرێمی کوردستان ڕێژەی سەرچاوی ئاوی لە چه ئاستێکە؟ زۆر سپاس تەوان ئێمە پیرۆزبایی ڕۆژی جیهانی ئاو لە هەموو ئەو کەس و هاوڵاتیاناکەین کە بە خەمی پاراستن و مانەوەی و هێشتنەوەی ئەم سامانن بچ بە ئاوی سەرزەوی چ بە ئاوی ژێرزەوی ئەوەی گرینگە لە کوردستان هەتاوەکو ئەم ساتێک کە ئێمەتیاین سەرچاوەکانی ئاومان بە ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەویەوە سەرچاوی ئاوی باشن و زۆربیان سازگارن دوورن لە پیسبوون و سەرچاوە پیسبوونەکان ڕێژەیەکی باشمان لە سەرچاوی ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی هەیە چ دەریاچەکان بێ ڕووبارەکان بێ یاخود ئەوانەی کە لە بیر ئێمە ئاوەکە دەرێنین ئەم نیسبەتە باشە لە کوردستاندا بە بەراورد بە ناوچەکانی تری جیهان ینی جێگەی خۆشحاڵی بۆ ئێمە و هەروەها بە دووری ژنین لە پیسبوونی سەرچاو ئاوەکان ینی ئێمە ڕاستە ڕێژێکی ئاوی زۆری سازگارمان هەیە و سەرچاو ئاوەکان ئەوانە بەڵام لە هەندێک شوێنیشا پیسبوونمان هەیە پیسبوونی لۆکاڵی واتە ناوچەیی و زۆر بچووکە لە ناوچەکاندا ئاوی سەرزەوی ئەوەیە کە خۆمان ئەیبینین سەرچاوەکەی بینین و لە هەرێمی کوردستانیشا ئەیبینین بەڵام سامانێکی تر هەیە ئاوی ژێرزەویە ئەویش کە پێم وا بێ گرنگجیەکەی ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە لە سەرچاوەکانی سەرزەوی ئەوانی کە ئەیبینین لەمایانە هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی پاراست ئەم ئاوەی ژێرزەوی پارێزگاری لێ بکات چونکە بینیمانە لەو ساڵانەی کە وشکە ساڵی بووە ڕێژێکی زۆر لەو ئاوە بەکار هاتووە لە ڕێگەی بیرەکانەوە بەڵێ بەنسبەت و پرسیاری جەناب دۆتەوە ئەم ڕۆیمە لە ڕۆژی جیهانی ئاوایان کە 22 سەیە یەکێک لەو ئامانجانی کە دیاریان کرد یاخود لەو مانشێتانی کە ئەم ساڵ دیاری کراوە ئەڵێ ئاوی ژێرزەوی نەبینراوەکان دەکات بەبینراوە وەکو پرسیاری جەنابی شتکە کردت واتە چی واتە ئێمە ئاوی ژێرزەوی لەژێر پێکانمان سامانێکی زۆر گرینگە بەڵام ئێمە نایبینین و دەرەنجامەکەی بینین لە مەودایەکی دوور و درێژە لە کاتێکی دوور درێژە ئەمە بەنسبەت کوردستان و سەرچاو ئاوێ ژێرزەویەکانمان دەوڵەمەندین چونکە ئێمە لە هەموو جیهاندا 400 تقریبا 68 خەزانی ژێرزەویمان هەیە کە مشتەرەکن لە نێوان وڵاتاندا بەڵام ئێمە لە کوردستاندا وەکو سەرچاو ئاوەکانی ژێرزەوی دەوڵەمەند بووین ڕاستە لەم 1-2 ساڵی ڕابردووە کاریگەری بارانبارین و ئەمانە ئاستی ئاوەکانمان دابزی و هەندێک ئاو وشتی کردووە بەڵام ئێمە ئەبێ ئەومان لەبیر نەچێت بە شێوەیەکی زانستی ئێمە هەندێک خەزانمان هەیە نزیکن لەسەر ڕووی زەوی و هەندێک خەزانمان هەیە قوڵترن بەڵێ واتە لە قوڵایشی زۆرتر بۆیە ئەو بیرانی کە لە بەشی سەرەوەی زەوی هەڵکەندراون بە هەر شێوازێکی بی هەڵکەنی بیر بێت ئەبێنیت لەگەڵ ئەوەی کە وشکە ساڵی 1-2 ساڵ بەردەوامە بێت با بڵێن کەمبارانی نەگوشکە ساڵی ئەو ئاوانە وردەوردە دابەزن ئەو بیرانە وشکەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێژەیەکی باشی ئاوی سازگاری ژێرزەویمان هەیە ئەمە زۆر گرینگە چونکە لە هەموو جیهاندا 130 ئێستا لە هەموو جیهاندا کشت و کاڵ پشت بە ئاوی ژێرزەویە بەستێ ئەم ڕێژەیە وا پێشبینی کراوە بە پێی زیادبوونی ژمارەی دانیشتوان لە ساڵی 2050 ڕێژەکە بەرزبێتەوە بۆ 160 ینی دوو هێندە کەواتە ئەمە گرنگی ئاوی ژێرزەویت بۆ دەرەکات کە ئێستا ساسی بەکاری هێنێت ئەگەر بێ بە 160 ئەم ئاوی ژێرزەوێت چی لێ دێت تەوان بۆ کشت و کاڵ ئەم ئاوە سازگارە لە کاتێکدا 2 بلیۆن کەس واتە 2 میلیارد کەس لەسەر دانیشتوانی ڕووی زەوی ئێستا ئاوی سازگاریان بەدەست ناگات ئەمە زۆر کێشەی دروست کردووە لە هەموو وڵاتاندا لە کوردستانیش بە ڕێژەیەکی زۆر بۆ کشت و کاڵ پشت بە ئاوی ژێرزەوی ئەبەسترێت بۆیە پێویستە کات مەسەلەن پلانی زیاتری بۆ دابنرێت لەو ڕۆوە تا بتوانێت پارێزگاری لەم ئاوە بکرێت چونکە ئاوێکی سازگارە هەم بۆ خواردنەوە هەم بۆ بەکارهێنانی کشت و کاڵ و بۆ بەکارهێنانەکانی تریش ئەو شێوازەی دەرهێنانی ئاوی ژێرزەوی لە بەتابەتیمە باسی با هەرێمی کوردستان بکەین ئەو شێوازی دەرهێنانە گونجاوە شێوازێکی ستاندار دەکە لی دەرەهێندێ چونکە جاری وا هەیە تۆ ڕێژەیەک هەیە یاخود ستاندار دەگەیە بۆی کابێ بیرێک بۆ بیرێکی تر
چەند مەسافەی هەبێت چەند بەڵێ. دووری هەبێ ئەو دووریانە چەنە ئەو ستانداردە چەنە و ئایا زانستیشەوەی ئەکرێ بەڵێ تاوان ئێمە وەکو یاساکان هەموو یاساکانمان هەیە و لە ئەو بەڕێبەرایەتیانی کە معنین بە و پێدانی مۆڵەتی هەڵکردنی بیر و یاخود هەموو جۆرە سەرچاو ئاوەکان پاراستنیان ڕێنمایی تایبەت هەیە و یاسایی تایبەت هەیە بەڵام لە هەرێمی کوردستاندا چونکە لە پێشتر ئێمە ژمارەی دانیشتوان کەم بووە و کەرتی پیشەسازی بۆ شێوەی ئەستە گەشەی نەکردووە ڕەنگە زۆر مهتەم نەبوو بین بۆ بابەتەوە گرنگی ئەو بابەتەمان نەزانی بێ بەڵام ئێستا لەگەڵ گۆڕانی کەشوهەوە کە هەموو جیهان و خۆشمانی گرتێتەوە بە کەم دابارین و بە بیابانبوون و ڕێژەی تەپۆتۆز و خۆڵ زیاکا و ئەوانە ئەبینی گرنگی ئەم سەرچاو ئاویانەمان بۆ دەرەکەوێت کە ڕاستەوە خۆ ئەم گۆڕانی کەشوهەیە پەیوەندی بە کەمبوونی ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی هەیە دەرهێنانەکان بەپی ناوچەکان نەگۆڕێت ئەگەر ناوچەکە شاخاوی بێت دووری نێوان بیرێک بۆ بیرێک لە 200 مەتر و زیاتر دیاری کراوە و ئەگەر لە ناوچە دەشتایەکانی باڵن گەرمیانەکانی سلێمانی بێت 400 بۆ 500 مەتر دیاری کراوە و ناوچەکانی دەشتی هەولێر ینی هەرێکەی بەپێی ئەو ستانداردە زانستی کە هەرێمی کوردستانە دراسە کراوە با بڵێن مەسافەی نێوان دوو بیر دیاری کراوە ئەمە لایەنە یاسایی و لایەنەکەی کە کاتێک مۆڵەت وەرەگری هاو نیشتیمانیەک یاخود بۆ پرۆژەیەک بەکارێن بەڵام ئەوەی کە بینیوتە چی ئەوەی کە بینیومانە ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر بە شێوازێکی نازانستی دەرێنرێت مەبەستمان لە نازانستی چییە ئێمە ئەبێت بزانین توانای ئەو خەزانی کە هەمانە چەندێکە چونکە ئەمە هاوکێشەیەکە چەند باران بۆیت و تۆ چەندێک تەغزی ئاوی ژێر زەویە کاتەواتە ئاوی ژێر زەوی پڕبێتەوە چەندێکی لێ دەرەکەیت یعنی ئەمە هاوکێشەیەکە ئەبێ باڵانسێک ڕاگری لە نێوان ئەم هاوکێشەیە بزانین ئایا ئاستی ئاومان بەردەوام لە دابەزی نایە یاخود ئێمە توانیمانە لە ئاستێکە ڕای بگرین و پێداویستەکانیشمان دابین بکەین لە کاتێکدا ئێمە دەوڵەمەندین بە سەرچاوەکانی ئاوی سەرزەوی وەکو ڕووبارەکان و ئەو دەریاچانەی کە هەمانە و توانای ئەوەشیان هەیە ئەم ئاوە دابینکەن بۆ دانیشتوان و بۆ شارەکان لە هەرێمی کوردستاندا بۆیە ینی پێش ئەوەی بگەین بە کارە ساتێک و کاریگەریشی خراپ لە سەرماندا بنێت ئەبێت دەست بگرین بۆ ئاوی ژێرزەوی کە هەمانە و بیپارێزین لە پیسبوون لە کەمبوون بۆ ڕێژە نازانستی کە نادابشبوونیی زانستی هەیە لە لێدانی بیرەکاندا ئاو دەرەکرێت ئەبێت ئێمە ئەو شێوازە ڕابگرین ئەمەش تەوان بە هۆشیارکردنەوە بێت یەکێک لە ئامانجەکانی ڕۆژی جیهانی ئەوەیە کە ئەم هۆشیاری بگات بە هاوڵاتیان لە ڕێگەی چالاکی زانستەکان لە ڕێگەی چالاکی کۆمەڵایەتەکان چالاکی پەروەردەی و ژینگەیەکان یعنی ئەنواع چالاکی هەیە کە لە هەموو جیهاندا لەم ڕۆژای ئەبەسترێت بۆ هۆشیارکردنەوەی خەڵک کە بتوانێت کۆنتترۆڵی ئەم بابەتە بکرێت لە کاتێکدا کە لەوانەیە لایەنە پەیوەندیدارەکان و نە هیچ لایەنیشی زانستی دەسی بە هەموو شوێنێک ڕانەگات کە بتوانێت ئەم باڵانسە ڕابگرێت باش. ئێمە لە هەرێمی کوردستان جاری وا هەیە کە بە تایبەتی ئەگەینە وەرزی هاوین تووشی گرفتی کەمی ئاوە بین ینی زۆر جاریش باس لەوە کرێت کە هاوڵاتیان هۆشیاریان هەبێت بۆ بەکارهێنانی ئاو ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی کەمی سەرچاوی ئاومانایە یاخود کێشەی شێوازی بەکارهێنانمان هەیە یاخود کێشەی تەغزیمان هەیە ینی ئەمبارکردنی ئاوەکە و کۆکردنەوەی دوایی بەکارهێنان کامیانە کێشە لە هەرێمی کوردستاندا زیاتر کێشەی بەڕێوەبردننی ئاوە چکە سەرچاوەیەکی ئاوی باشمانەیە سەرچاو ئاوەکان بە شێوازێکی گشتی و خەزانەکانیش ڕەوانەیە وەکو پێویست نەبن بکرێت زیاتر بکرێن بەڵام ئەکرێت کێشە سەرەکیەکە بڵێن لە بەڕێوەبردننی ئاودایە چونکە لەوانەیە بیرمان لە بەدیل نەکردبێتەوە بۆ نمونە ئەو شوێنانەی کە نزیکن لە سەرچاوە ئاوی سەرزەویەکان ئاوی بیر بەکارنێن لە کاتێکدا بیر ئەوەی کە ڕێژیشی باسمان کرد ئەگەر بێت و بیری شەڵۆ بێت دواتەوە بیرانە بن کە نزیکن لەسەر ڕووی زەوی لەوانەیە بەکەم بارانی ڕاستەخۆ کاریگەری هەبێ و لەو هاوینایە وشک بکات سەرچاو ئاوەکان نەگات و ئێمە هەندێک بیرمان هەیە ڕاستە بیری قوڵیشن بەڵام ئاوەکانیان هەر کەمی کردووە توانای ئەو بیرانە کەمی کردووە و لە زۆر ناوچەکانی سلێمانی بە تایبەتی بۆ نەقەزای چەمچەماڵ ئەوانە وەربگرین بینین کە بە تایبەتی لە وەرزی هاویندا ئەم سەرچاو ئاویانە کەمەکەن و ڕێژەیەکی زۆر کەم لە سەرچاوی ئاوی سەرزەویان بەدەسەگات ئەو ئاوی کە مەسەن بە فلتەرکردن و ئەمانە ڕۆلایەندایەنە پەیوەندیدارەکان ئەمە کێشەکە دروستەکات دواتە کێشەکە لە بەڕێوەبردنە نەک لە سەرچاو ئاوەکان یاخود لە خەزانەکان ئەکرێت بە زیادکردنی خەزانەکان وە سوودوەرگرتن لەم سەرچاوە ئاویانەی کە هەمانە سەرچاو ئاوە جۆرەجۆرەکان وا بکرێت بەڕێوەبرنێکی باش بکرێت لە هەمان کاریشدا ئەبێت هاوڵاتیان و هاونیشتمانیانش ئاگاداری ئەوە بن کە پێویستەکات
بە شێوازێکی باشتر بەڕێوەبرن بۆ خۆیان بکەن تاکو خۆیان ڕوبەڕووی کێشە نەبنەوە لەوانەیە بە نمونە هاونیشتیمانیەک بتوانێت لە دراوسەیەک لە شوێنێکی ترەوە سەرچاوەیەکی ئاو بەدەست بگەێنێت بەڵام دوجار هەمومان زەرمەند دەبین لە مەسەرەن کەمبوونەوەی ئاو و خراپ بەڕێوەبرنی ئەم ئاو باش ئەتوانین بڵێن سەرچاوەکانی ئاومان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی گرفت بۆتەوە یاخود ڕوبەڕووی پیسبوون بۆتەوە ینی هەندێک سەرچاومان هەیە کە سەرچاوی سازگارن ئەمانە مەترسیان لەسەر ئێستا بەڵێ نمونەمان هەیە لە کوردستاندا بە شێوازێکی گشتی هێشتا ئێمە ئەتوانین بڵێن یاخود لە لاینێک ئاوەستاوین لە هێڵێک ئاوەستاوین لەسەر ئەو هێڵین یعنی بەدەست خۆمانە ئایا بەو دیوا بکەین بە باری خراپ و جانبە سلبیەکە یاخود ئێمە بەرەو باشەکە بگەڕێنەوە ئێمە لەو لێوارەیەین نمونەمان هەیە مەسەلەن ئەم ڕووباری کە چەمی چەقچەق و تانجەر و ئەڕواتەوە بەرەو دەریاچەی دەربەندی خان ئەبینین کۆمەڵگەی پیشەسازی لەسەر دروستکراوە و چالاکیێکی زۆری لەسرە و چەندین ساڵە هوشیاری لەسەرەوە درراوە کەم سەرچاو ئاویانە ڕوبەڕووی پیسبوون و زیادبوونی ماوادی قورس و هەندێکی تر هەیە کە لەوانێ لە دەربەندی خان بەکار نهێندێت و ئاوەکەی و گونجاو نەبێت بۆ خواردنەوە بۆیە نمونەی تریشمان هەیە لۆکاڵین ینی ئەکرێت لە شوێنێکدا شەریکەیەک دانراوە کۆمپانیەک دانراوە کاری پیشەسازیەکات بەڵام لە هەمان کاتە ئەو پاشەڕۆی کە بۆ ساردکردنەوە ماوادی سائیلەوەی ڕێژێتە ئەو ناوچانەی دەوروبەری بێگومان بیری لێ ئەمەش ئەگەر بێت و دراسە بکرێت بەڵێ ئەو سەرچاوانشمان کە سەرچاوی ئاوی ژێرزەوین و نزیکن لە ناوچە پیشەسازەکانەوە بێگومان ئەوانش بەرەو پیسبوو نەچن و ڕێژەی ماوادی خراپ لە ناویاندا زیاکات باشە کەشوهات تا چەند کاریگەری کردووە لەسەر ئەوەی کە ئێمە خاوەنی سەرچاوەیەکی ئاوی گونجاو و تا ڕادێک ستانداردی جیهانی بین کەشوهەوای ئێمە لەم چەند ساڵی ڕابردووە کۆمەڵە گۆڕانکاری ڕووی تێکردووە ئەمە کاریگەری لەسەر سەرچاوەکانی ئاو کردووە بەڵێ ئێمە بە دوور نین لە گۆڕانکاری کەشوهەوا لە هەموو جیهاندا چونکە بە شێوازێکی زۆر بەربڵاو ئێستا هەموو جیهان کەوتوتە ژێر ئەو کاریگەریەوە لە کوردستانیشدا بەڕاستە خۆیان ناڕاستەوخۆ زۆر یاکەم ئێمە کەوتوینەتە ژێر ئەو کاریگەریە بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئێمە لە ڕابردووە مەترسیمان زۆر لەسەر نەبووە تاوەکو ئێستا بڵێن مەترسیەکە دەهێندە بووە و ڕێژەیەکی زۆر خەڵک ئاوی سازگاری بەدەست ناگات یا خۆت سەرچاو ئاوەکانمان بەرەو مەترسێکی زۆر گەورە ڕۆشتنێتەوە ئەمە هۆکارەکەی ئەو بۆ لە ڕابردووە ئێمە بەکارهێنانمان کەم بووە ئەو پیسبوونمان کەم بووە چالاکی جۆرەکان کە ئاوی پێویستە کەم بووە ئەمە بەنسبەت گۆڕانی کەشوهەوا بێگومان لەوانەیە دابارین لە ساڵێک و بۆ ساڵێکی تر بگۆڕێت بۆیە سەرچاوی ئاوەکانمان لەوانەیە بەنداوی دوکان دەربەندی خانی خودت بەنداوەکانی تریشکە هەمانە نەگەنەوە ئاستی بەرز بنەوەکو ئاستی ساڵانی پێشوو ئەمەش بەهۆی دابارینی کەمی بارانەوەیە یاخود بەفرەوەی لە ناوچە شاخاوەکاندا ڕاستە لەوانەیە ئەم ساڵ ڕێژێکی زۆر بەفر هەبوو بێ بەڵام بارانیشمان کەم بۆ لە هەمان کاتدا بۆ تاویزکردنەوەی ئەو ڕێژە زۆرێکی ئێمە لە هاوینا بەکارهێنین و تەبەن هاوینان ئێمە زانین وەرزی وشکیە ئێمەش ناوچەکانمان ناوچەی نیمچە وشکە واتە ئەکرێت ساڵ هەبێت زۆر وشک بێت و خاکەکانمان زۆر وشک بنەوە ئەشکرێک ساڵ هەبێت یعنی کەمتر وشک بێتەوە و بەدەل لەوەش ئێمە سەرچاوی ترمانەیە کە لە دەروی هەرێمی کوردستانە ئەو ڕووبارانەی کە بۆمانێن ئەوانەش ڕوبەڕووی مەترسی بوونەتەوە کە پێیان نەوترێت ترانسپاوندەری یاخود ڕووبارە نێو دەوڵەتیەکان ئەوانەش کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر کەمبوونەوەی ئاوی سەرزەوی باش بەکارهێنانی ئاو بە تایبەتی باز لەوا کرێت کە ڕێژەی دابینکردنی ئاو بۆ یەک تاک لە نێوان 350 بۆ 370 لیترە ئەنی ئەمە ئەتوانین بڵین کە بەکارهێنانی ئاو لای ئێمە تا ئێستا بەکارهێنانێکی تا ڕادەیە گونجاو نییە و ئەو ڕێژەشی کە دیاریکراوە ڕێژەیە کە باشە یاخود زۆرە کەمە کامیانە ئەکرێت باشتر بکرێت لەوانەیە هەوڵاتیان یاخود هەمومان بە شێوەیەکی گشتی تا ئێستا هوشیارێمان نەبووە کە لە ماڵی خۆمان چۆن بەڕێوەبرنی ئاو باشتر بکەین یعنی ئەکرێت ئەو کەسانەی کە زانستین لە ماڵەکانی خۆیانە ڕۆژانە بزانێت چەند ئاو مەسەلەن بەکاری چێشخانە سەرفەکات چەند ئاو بۆ مەسایلی پاکردنەوە بەکارێنێت چەند ئاو بۆ ئەوانی ترکە بەکارهێنانەکانی تر ئەکرێت بەکارهێنانەکان ڕێزبەندی بکە لە ماڵی خۆیە و بزانە ڕۆژانە چەند لیتر بە تەقریبیش بێت زۆر گرینگە چەند لیتر بەکارهێنێت لە ئەم بەکارهێنانە و تۆتاڵی هەتا ئەڤێرێجی ئەمە وەربگرین یاخود تۆتاڵەکەی وەربگرین بزانین لە ڕۆژێکدا ئێمە چەندمان پێویستە لە هەفتەیەکدا چەندمان پێویستە
ئێمە ئەتوانین بە ئەمە وردە دراسی ئەوە بکەین ئایا ئەم 300 لیترە کەمە یاخود زیادە یاخود ئێمە لە سیف سایدی ستانداردین یاخۆ لە ئەویانین چکە ئێمە تا کەمتر ئاوی سازگار بەکار بهێنین بە تایبەتی بۆ پاکردنەوە ئەوەی بینین لە کوردستاندا ڕێژەیەکی زۆر لەم ئاوە سازگارەی کە با بڵێن فەرمانکانی ئەودابینێکن تەبان ئەمە بە پرۆسەیەکی دوور و درێژ لە پاکردنەوەی ئەڕابێ هاوڵاتیان ئاگاداری ئەمە بن ئەم ئاوە سازگارە بە فێڕۆ نەدەی بۆ پاکردنەوە ئەشێت بۆ خواردنەوە زۆر زۆر ئاساییە کەس مەسەن لاری لەوە نیە ڕێژەیەک چەند تا چەند بەکارێنێت بەڵام بۆ پاکردنەوە ئەکرێت کەمتر بێت ئەکرێت ڕێگەی جیاوازتر بەکاربێن ئەکرێت بەدیل بەکاربێن تۆ تاکە سەرچاوەیەکت هەیە لە ماڵەوە کە ئەتوانی بەکاری بێنی بۆ ئاویش ئاوێکی سازگارەکە لە ڕێگەی بڵێن بۆرەکانەوە کە بۆ دیێت و ئەو ئاوەیە کە تۆڵی بۆ پرۆسە گرنگات تێپەڕە بێ یعنی تۆ بەدیلێکی تر نییە ئەڵتەرناتیڤێکی تر نییە بۆی کە بتانی ئاوی باخەکەت بە ئاوێکی تر بی ینی ئەگەر ئەمانە هەبێ پێدوان نییە باشتر پارێزگاری لە ئاوی سازگارەکرێ بێگومان ئێمە ئەو حساباتانەمان نەکردووە کە مەسەرەن بۆ باخچەکانمان ئاویشتر لەلایەن شارەوانی فەرمانکانەوە دابین کرد و بگات بە هاونیشتیمانیان بە کۆڵانەکان بەڵام ئەوەی زۆر زۆر گرینگە ئێمە زانیاریمان هەبێ هەتا لەسەر باخچەکانیشمان ئەکرێت نەمامێک هەفتانە یاخود بە سێ ڕۆژجارێک 20 لیتر ئاوی پێویست بێت نەک هەموو ڕۆژێک ژێر نەمامەکان پڕ بکرێن لە ئاو نەک هەموو ڕۆژێک شقامەکان و بەردەرگاکان بشۆرێن یعنی ئەمەیە هۆشیارەکە لەوەیە ئێمە ناتوانین مەسەلەن بڵێن لە کاتێکا جێگرەوە بە تۆ دابین ناکەم بەڵام تۆ سەوزایەکانی لە دەور پشتی ماڵەکەی خۆشتا هەیە وشتیکە بەڵام ئەکرێت شێوازی بەڕێوەبرنەکەت باشتر بکەیت لەوانەیە بۆ بەکارهێنانەکان بۆ نوێ هێندەدا بەزێنی کە دوجار ئەگەر لە بە شێوازێکی گشتی بە تۆتەڵ حسابی بکەین لە شاری سلێمانیە ئەگە بە ڕێژەی 130 ئێمە و ئاو بگەڕێتەوە ئەکرێت ڕۆژێک زیاتر ئاو بۆ هاونیشتیمانیان دابین کات لەوەی کە ئێستا مەسەلەن بە 3 ڕۆژ بە 4 ڕۆژ ئاوی بەدەستەکات لەوانەیە و کاتە بە 2 ڕۆژ ئاوی بەدەست بکات باش هاونیشتیمانیان با دوا پرسیارمەوە بێ کاک سەرخێڵ ئێمە چی بکەین بۆی کە پلانی ئێستا و مامناوەندی و درێژخایانمان هەبێ بۆی کە سەرچاوەکانی ئەومان بپارێزین بە تایبەتی لە هەرێمی کوردستان هەمومان بەرپرسیارین لە تاکێکەوە دەست بکە هەتاوەکو لایەنە پەیوەندیدارەکان لەوانەیە مەسەلەن هاوڵاتیان گلەییان هەبێت و نیگەرانیان هەبێت لە بەدەست نەگەیشتنی ئاو ئەمانە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بێخەم بین بۆیە هەمومان بەیەکەوە ئەبێت هاوکار بین بۆ لایەنە زانستیەکان و لایەنە پەیوەندیدارەکان بە کۆکردنەوەی داتا و زانیاری پێدانی داتا و زانیاری خۆمان بۆی ئەوان بتوان لەسەر ئەساسی ئەم داتا و زانیاریانە پلانی کورتمەودادا بنێن و پلانی دوورمەوداشدا بنێن و نەکەوینە ژێر کاریگەری خراپی بەکارهێنانی ئاوی سەرزەوی و ژێرزەوی و یاخود گۆڕانکاری کەش و هەواوە پلانەکان لایەنی پەیوەندیدار بەرپرسە لە دانانی و هاوڵاتیان و هاونیشتیمانیان و هەمومان بە هەماهەنگی بەیەکەوە توانین ئەم کارە بە شێوازێکی سەرکەوتوانە بە ئەنجام بگەێنین دەستە خۆش زۆر سپاس بۆ بەڕێز سەرخێڵ هاوڕێ ئەندازیاری ئاوی ژێرزەوی کام بۆ لەگەڵ مانابووی سپاس بۆ ئەو زانیارانی کە بە ئێمە سپاس دەکەین.